ڕۆلی مامۆستایانی ئاینی لە مەسەلەن نەتەوایەتیەکاندا ئەتوانێت بڵێن لە بەشی پێشەوەی چونکە گەرێمە تەماشای ڕابردوو بکەین هیچ شۆڕشێکی کورد نەبووە لە هیچ پارچێک لە پارچەکانی کوردستان ئللا مامۆستایانی ئاینی و شێخان و سەید و ئەهلی دین و پیاوی چاک و خەڵکانی ئەهلی مزگەوت پێشەنگ و ڕابەری ئەم شۆڕشانە بوون وەلەم شۆڕشی نوێی میلەتی کوردیش لە هەر چوار پارچەی کوردستان گەرێمە تەماشا بکەین بە حەقیقەت لە هەموو بۆنە نەتەوایەتیەکاندا لە هەموو کارەسات و ڕووداوەکاندا مامۆستایانی ئاینی یعنی ڕۆڵێکی پێشەنگیان بینیوە لەوەی کە بە حەقیقەت ڕێنمووی خەڵکیان کردووە لە پەیوەستبوون بە خۆشەویستی خاک و نیشتیمانەوە پەیوەستبوون بە دیفاع و پارێزگاری لە خاک و وڵاتەوە یعنی ئیعلام و ڕاگەاندنەکان ئەم بابەتیان دەرنەخستۆ یا بەداخەوە بە شێوازێکی تر بەکارێن هێنا و لە دژی مامۆستایانی ئاینی و دەنگی ئەوانیان کەب کردووە هەتا خەڵکانێکی دژەدین یعنی دەنگیان بەهێزتر و یعنی گەورەتر دەربکەوێت.